خەباتی ڕۆژئاوای کوردستان و دەنگدانەوەیەکی جیهانی، نیشتیمانێکی ئازاد لە ناو دووکەڵ و بڵێسەدا، کۆترێکی سپی لە ئاوێکی لیخندە، نیشتیمانی ئیرادە و بەرخۆدان، خاکی شەڕڤان و گەریلای قەڵغان، پشکۆی گڕ و بڵێسە و بەرخۆدان کە خەباتی کوردیان بە جیهان ناساند. دوای ئەوەی خلافەتی عوسمانیەکان لە جەنگی جیهانیدا شکستیانێنا لە ڕێکەوتنامەی سایکس پیکۆ ساڵی 1916 میراتی عوسمانیەکان کە ناسراو بوو بە پیاوە نەخۆشەکە دابەشکرا. سووریا کەوتە ژێر ئینتیدابی فەڕەنسا. کۆماری تورکیای نوێ لەسەر دەستی کەمال ئەتاتورک ڕاگەیەندرا. تورکیا لە بەرامبەر پاراستنی بەشێک لە دەستکەوتەکانی ئەو ڕێکەوتنامەیی ئیمزا کرد و سووریای بۆ فەڕەنسا جێهێشت. ساڵی 1946 سووریا سربەخۆیی خۆی لە فەڕەنسا وەرگرت و کوردەکانی ئەو پارچەیە خرانە سەر ئەو دەوڵەتە. وەک چۆن بە هەڵوەشانەوەی ڕێکەوتنامەی سیڤەری ساڵی 1920 تورکیا باکووری کوردستانی لەژێر کۆنترۆڵی خۆی داهێشتەوە، پاشان ڕۆڵی سەرەکی هەبوو لەوەی ویلایەتی مووسڵ بخرێتە سەر عێراق دوای ئەوەی زانی ناکەوێتە ژێر کۆنترۆڵی خۆی. ڕژێمی سووریا لە سەردەمی بەعسیەکاندا بەهۆی بوونی کێشە لەگەڵ دەوڵەتی عێراق یارمەتی کوردانی باشووری دەدا لەسەر حسابی کوردانی سووریا. وەک چۆن ئەو هاوکێشەیە بە بەردەوامی درێژەی هەبووە، پەیوەندی دەوڵەتانی دراوسێ بە کوردەوە تاکتیکی بووە نەک ستراتیجی، هەمیشە لەسەر حسابی پارچەیەک پاڵپشتی پارچەیەکی تر کراوە. دوای جوڵانەوەکانی شەخامی عەرەبی و دواتر دروستبوونی خلافەتی داعش، نیوەی خاکی سووریا و بەشێکی گەورە لە عێراق دەکەوێتە ژێر دەسەڵاتی خلافەتەوە. دوای کشانەوەی حکوومەتی سووریا و تێوەگلانی لەبەرەیەکی شەڕی فراوان لە ساڵی 2011 کوردەکان هێزی سەربازیان پێکهێناو، پارێزگاری ئەو ناوچانەیان گرتە دەست. لێرەوە کوردەکانی ڕۆژئاوا ئەو کێشەی هێزی ژمارە دەگۆڕن بە هێزی ئیرادە، بە ژمارەیەکی کەمەوە ڕوبەڕووی بەهێزترین هێزی ڕەشەکوش بوونەوە کە داعش بوو. توانیان پایتەختی خلافەتەکەیان لە ڕەققە کۆنترۆڵ بکەن بە ڕێکخراوی و دیسپلینێکی بەهێزەوە. هێزە کوردەکانی ڕۆژئاوا لە هێزێکی لۆکاڵیەوە دەبن بە هێزێکی جیهانی و کۆتا ئاڵای ڕەشی داعش دادەگرن. تورکیا ئاسان نەبوو بەو دیدە ئەنتی کوردیەی هەڵی گرتووە هێزە کوردیەکان ببن بە ژمارەیەکی جیهانی حساب بۆ کراوە، بۆیە خۆی وەک دەوڵەت لەلایەک و لەلایەکی تر لەگەڵ هاوفکر و هاو ئاوازەکانی لەبەرەی داعش، ئەحرار الشام و ئۆپۆزیسیۆنی ئیخوانی سووری کەوتە شەڕی هێزە کوردیەکان. کورد لە یەک کاتدا شەڕی لە سێ بەرەوە دەکرد، هەرچەندە لەم شەڕانەدا دوو جار لەلایەن ئەمریکا و رووسیاوە گڵۆپی سەوز بۆ تورکیا هەڵکرا، بەڵام ڕۆژئاوا خۆی نەدا بەدەستەوە و ڕوبەڕووی گەورەترین هێزی ناتۆ بۆوە لە ناوچەکە. دەوڵەتی تورکیا بە هاوبەشی گروپە تیرۆریستیەکانی نزیک لە خۆی سێ جار هێرشی کردوتە سەر ڕۆژئاوا. هێرشی یەکەم بە ناوی قەڵغانی فورات کە داگیرکردنی عەزاز، ڕاعی و جەرابلوسی لێکەوتەوە. هێرشی دووەم بە ناوی چڵە زەیتون کە دوای 58 ڕۆژ لە بەرخۆدانی شەڕبانانی کورد کانتۆنی عەفرینی داگیر کرد. هێرشی سێیەم بە ناوی کانی ئاشتی دوای بەرگریەکی بێوێنەی شەڕبانان توانیان لە شەڕی داگیرکردنی هەموو ڕۆژئاوا بیوەستێنن. بەهۆی ئەو لەشکرکێشیە ناوچەکانی گرێسپی داگیر کرا. ڕۆژئاوا لە ڕووی جوگرافیەوە ڕوبەری ڕۆژئاوای کوردستان 31,000 کیلۆمەتر، 630 کیلۆمەتر ئەو سنووری وڵاتی تورکیا، 360 کیلۆمەتر ئەو سنووری عێراقە. جوگرافیەکەی دابەش بووە بەسەر دەشتایی و شاخدا. لە ئێستادا لە سێ هەرێم پێکدێت: هەرێمی عەفرین لە ڕۆژئاوا، هەرێمی فورات لە ناوەڕاست، هەرێمی جزیرە لە ڕۆژهەڵات. لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە بەپێی ئامارەکان ژمارەی دانیشتوان بەر لە پشێویەکانی سووریا 5,170,000 کەس بوو، بەڵام بەهۆی جەنگەوە زیاتر لە 2 ملیۆن کەس ئاوارە بوو. ڕۆژئاوا لە ڕووی ئاین و پێکهاتەی نەتەوەی ئاینەکانی ئیسلام، مەسیحی و ئێزیدی تێدا. لە ڕووی پێکهاتی نەتەوەی کورد، سریانی، ئارامی، عەرەب و تورکمان تێیدا دەژین. لە ڕووی ئابووریەوە زۆرینەی خەڵکەکەی پشت بە کشتوکاڵ دەبەستێت، بەتایبەت لە هەرێمی جزیرە. ئەو کات عەفرین ناوچەیەکی گەورەی بەرەمێنانی زەیتونە، بەهۆی هاوسنووری لەگەڵ عێراق و تورکیا لە ڕێگەی نافەرمیەوە ئاڵوگۆڕی بازرگانی دەکرێت. لە ڕووی یەکەی کارگێڕیەوە ڕۆژئاوای کوردستان دوای شۆڕشی سووریا و پاشەکشەی دەوڵەتی سووریا ساڵی 2013 کورد لە ناوچەی ڕمێڵان کۆبوونەوەی خۆی گرێدا و هەرێمی خۆبەڕێوبەریان ڕاگەیاند و ڕۆژئاوا کرایە سێ هەرێمی کارگێڕی، لەوانە کانتۆنی عەفرین پێک دێت لە ناوچەکانی تەل ڕەفعەت، ناوەندی عەفرین، بارات، عیندار،
قیتمە، بولبول، ڕاژۆ، جندرێس و باسووتێ. کانتۆنی جزیرە پێک دێت لە سەرێکانی، حەسەکە، تربەسپی، قامشلۆ، عامودە، جەلئاغا، ڕمێڵان و دێرک. کانتۆنی کۆبانێ پێک دێت لە گرێسپی، منبج، عین عیسا و ناوەندی کۆبانێ. لە ساڵی 2017 هەرێمی فیدراڵی باکووری سووریا ڕاگەیەندرا. لە ڕووی سەربازیەوە هێزە کوردیەکانی ڕۆژئاوا پێک هاتوون لە یەکینەکانی پاراستنی گەل ناسراو بە یەپەگە، یەکینەکانی پاراستنی ژنان ناسراو بە یەپەژە، هێزەکانی سووریای دیموکرات ناسراو بە هەسەدە. ژمارەی هێزەکان زیاتر لە 7,000 شەڕڤان لە جەنگی دژی داعش، زیاتر لە 11,000 شەڕڤان شەهید بووە. ڕۆژئاوا لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا بۆتە ڕەمزی بەرخۆدان و خەباتی گەلی کورد، توانی ببێتە شەڕکەری یەکەم و بەهێزی بەرەنگاربوونەوەی داعش و لەناوبردننی خەلافەتەکەی، سەرباری ئەوەی هاوپەیمانەکانی کە ئەمریکا و رووسیا بوون چەند جارێک پشتیان تێکرد. بەڵام بەهێزی و ئیرادەی خەڵک و شەڕبانەکان توانی ڕۆژئاوا بپارێزێت، هەروەک چۆن لە کۆبانیەوە سەرەتای ڕووخانی خەلافەتەکەی داعش دەستی پێکرد. جیوانی وی چەکراکیرین دەخت و بوون بایریشکیرن بلەب سینگی وان وەرکیرن بیژی هەردوو هێزێ شەروان بلەب سینگی وان وەرکیرن بیژی هەردوو هێزێ شەروان.